سەرۆک بایدن بیرەوەریە 58 ساڵیا یەکشەمە سۆر لە سەلما دەکە و بانگا پەسەندکردنا مافێ دەنگدانێ دکە. خوێندەکارên ku rastî êrişa jehrî bûn li Îranê dibêjin ew hez bi lawazbûn û nerehetiyê dikin. û eger tu rastî qezayekê bû te telefona zîrek hebe, vê ku tu telefonê bikî, polîs û ambulans dê werin hawara te. روج باش بخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن نهاد مجمر حفتي سبيدا روجا دوشموية داخل الشمو هي في هذا من خوش جوارا دكان سروکی امریکی جو بایدن دوزاخوا جبو ما فين بهستر ان دنگدانی د سردانا خویا ولایت الاباما دا دو یکشمویه خست پیش چاوان سردانا سروک بایدن جبو باجار سلما لولاية ألاباما لبيروريا 58 سال وقرا يكشما خويني بو أو بيروريا دماكو بوليس دولة إيريش كرين سر خوبشاندان بعاشتي لدجي جداهيا نجادي دركتين صالة 1965 سردانا بايدن جبو باجار السلمة قناغاوية هريداوية كو بما بستا بالكشاندني السربابن بونا خوا بدنگ درن الرشرة ينكو آليكارياوي كريد ده البجارتنان ويدا ياسرو كاتيه و هر وصا جبو معنوی د کوشکاسپی دا جبو گرکا دیا سروکاتیه یا 4 سالی چونکو او هریم گل کی گرینگ جبو نو هلبجاتنا سروکی له هلبجاتن سال 2024 افسردان حولکادن آبادنا جبو پجراندنا قانون مافی دنگدانی کو د کنگرس دا آسیمانا وزارت درفا یا سوریه سردانا قماندارکی امریکی جبو باکوری رشلاتا سوریه شرمزار کرن و او وکا پیشیریا سروریا ولاتی خواه دا ناس کرن ویدیوین که هاتینا وشاندن جنرال مارک میلی سروکی هیزین هفبش نشکری امریکی دیار دکن دما کو دو وی سردانا وی هریمی کری سردانا نراگا هندیا مزنا قمانداری امریکی جبو سوریه بمبستا کوری لبرنو سرحلدانا داعش بگرد دماکو امریکا روبروی گفن روسیا و چین دبا نحصد سربازن امریکی لوی هرما دشتی هنا یاکو چالاکین داعشی لی زیده دبن در بدرین جه سریکانیه لکمپا واشوکانیه بجهبونا دشارتو مرجن دجوارین جیان دا دجین و بهیویا وگرا اولا وگراندنا اولا و برومتن لگلک جوانا دبیجنا دنگی امریکا دبیجنا پیامنری دنگی امریکا زانا عمر لقامش نکو اگر هیوی جی هبا لدمک زو او هیوی بجهنعی اف 4 سالن کلیتا خانی خواه پاراستیه بهیوی اگو او روژه وگره و جاره دن دریه مالا خواه وکه منیفا عزو جسر کانیه تەوی نەه کەسان ژمالباتا خوێ نەها دژیر کۆنێکی دەیە گۆ تپێ دیڤین ژیانێ تێدە تونەنە بڤا گۆتنان دەست پێ دیکە فەرمان رابوو ئەو بتەنا جل و کلیتên خانiyê خوێ کۆژبەر بوو أولو أم دركتن يعني وك أمرك عصيب مرتشبو أم راسا أولو دركتن عزو زاروك خو ما رايش مفتاي خو ما رايش كي زاروك خو أم دركتن يعني وك فرمانك المرتشب پشتی ایریشا ترکیه لسر باجار سریکانیه نشتجیهن دوری کشبر بونه بشکش در بدران گو جهوار خواج نچاری بردان شانسوان نبو وکه منیفا گو کلیتا خانیین خواه بخوره بینن آنگوان باور ندکرن گو ویروژه که مال و ملک خواه لشونا خواه بهیلن دریبا کریبو ما اورا جانت که من گو ما زارو که من جان بشب دهاتن من گو میوگر مالی خو ناس بحراستا خو غرادی خو مثلا جیرانا وکیدن یعنی نه بو توش ناز کرد لکامپاوا شوکانی گو دکوه روژاوای حسکه زیدتری 10,355 مالباتن دربدرین سریکانی و گندواری وی دجین دربدرین سریکانی هیوی دکنگو روژه که وگرن سر مال و ملکین خواه و زحمتیا جیانی در باس بکن روژ و سالین خواه دجمیرن و کلیتن وگره وگو بناف دکن
جوان دابوني دپاريزن زانا عمر دنگي أمريكا كامبا واشوكاني قالوا تشيج سردانا مصنع قمانداري أمريكي جبو باكل رشلات سوريا دركتي كوده أو سردانكا سردان كركو نتشافري كريبو ونا أشكال كريبو وهلبتا وكا دولة سوريا بفرمي راغانديا كو أو وسردان الشر مزار دكن وكا بيشيليا سروريا ولاتي خواد الناس كرن تشجوي سردان دركتيا بمرة بريز غفور مخموري نفيسكار وشافديري سياسي لهوليري كاك غفور مكاتب باش يعني تشي دزاني لسردانك لباري سردانكي او قماندار امريكيه بو باشوري روشلاتي سوريا زور سپاس خوش حالم بو درفتا که بتوانم روانینی خۆم سەبارەت بەو سەردانەی ماکمێری بخەمەڕوو دیارە خۆتان ئاگادارن کە بنکەیەکی سەربازی هێزەکانی ئەمریکا لە باکووری سووریا هەن و ئەو بنکەیە تا ئێستاکەش بنکەیەکی کارایە و ڕۆڵیان هەبووە لە شەڕی داعش لە تێکشکاندنی تیرۆریستانی داعش ڕۆڵێکی کارایان هەبوو بە هاوکاری هێزەکانی پاراستن لە باکووری سووریادا. خۆتان دەزانن ئەو هێزەی کە لەوێ هەیە تا ڕادەیەکی زۆر هاوکار بووە بۆ بیناکردنی هێزی سەربازی هێزەکانی سووریای دیموکرات و ئەو سەردان لە ناکاوەی بەڕێز ڕئیسی هەیەی ئەرکانی مشتەرەکی ئەمریکاش بۆ باکووری سووریا بۆ ئەو بۆ یەکەم لە نزیکەوە ئەو بنکێ بەسەر بکاتەوە باوەڕی ئێمە و لە هەمان کاتدا هەڵسەنگاندنێک بۆ توانە سەربازیەکانی بنکەکەیان بکاتەوە سەر لە نوێ وەکو ئەپدەیتێک دواتر چەند خاڵێک تریش هەبووە لەو ماوەی ڕابردوودا کە ئەگەر تێبینی بکەین ئەو هێزە میلیشیا عەسکەریانەی کە نزیکی ئیرانن لە سووریادا بنکە و بارەگایان هەبووە هەڕەشەن بۆ سەر ئەو وجودەی ئەمریکا لە باکووری سووریاداوە لە ڕۆژئاوای کوردستاندا ئەگەر تێبینی بکەی لە مانجی یەک سێ فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکیەکان هێرشی کردە سەر بنکە و تەواجدی ئەمریکیەکان لە ڕۆژئاوای کوردستان و توانیان ئەوان دوو فڕۆکەی بێفڕۆکەوان بخەن بەڵام فڕۆکەیەک نەخرا و لە مانجی ڕابردوو زارشتر ئەوە دووبارە بووە و ئەو فڕۆکە بەفڕۆکەوانش فڕۆکەوانی ئێرانین ئەوە یەک دووش لە هەمان کاتدا ئێستاگە تێبینی بکەین مەلەفی چەچینەوەی ئێرانی زۆر پێشدا چووە ئەگەر لەو ماوەی ڕابردوودا ئێران پیتاندنی یۆرانیۆمی گەیاندە 1994 ئەگەر ڕوخسەت بدەی گەیاندیە 1994 و لە داهاتوو نزیکدا دەبێتە 1990 کەواتە دەتوانێتن چەچی ناوچی بەرهەم بێنێتن. ئەمە پەیوەندی چییە بەو سەردانە؟ پەیوەندی چێ بەو سەردانە ئەو پەیوەندی ئەوەیە کە ئەمنی ئیسرائیل بە نسبەت ئەمریکا زۆر گرنگە لە ناوچەکەدا ئەمریکا پارێزگاری لە ئەمنیەتی ئیسرائیل دەکاتن و بەشێک لە ئەمنیەتی خۆی دەزانێتن و بوونی ئەو هێز و میلیشیا و بنکە سەربازانەی ئێران کە غەیرە معلەن لە ناو سووریادا هەڕەشەن لەسەر ئەمنیەتی ئیسرائیل. دووش ئەمریکا دەیەوێ لێرەوە کەناڵێک بە هەر شێوەیەک بکاتەوە لەگە سووریەکان بۆ ئەوەی ئەو هەوڵ بداتن لە ڕێی ئەو کەناڵە ڕۆڵی ئێران کەمتر بکاتەوە لە سووریا و لەگە سووریا بکەوێتە دانوستاندنێک بەڵام پارێزبوونی ئەمنیەتی ئیسرائیل ئەوە خاڵێک خاڵێکی ئەگەر تێبینی بکەیت بەڵێ بە کوردی تکایە بۆ ئەوەی پرسیارمان هەیە لەو بارەوە ئەگەر بە کورتی بەڵێ بڵێ خاڵێکتر باسکەی بەڵێ فەرموو دەمیست خاڵشتر باز بکەم مەسەلەی داعشیش تا ئێستاکە وەکو هەڕەشەک ماوە لە ناوچەکەدا و خەریکی خۆڕێخستنەوە هیچ ئاماژەیەک دەبینین کە داعش توانە ئێوەی هەبێ جارێکی تر پەلامارێکی وا بکاتن کە ببێ بەهۆی ئەوەی کە وەکو بڵێ سەرۆکی هێزا و بەشەکانی ئەمریکا بشتەوێن دەرێ و چاودێری ئەو ڕەوشە بکاتن. خۆتان زان داعش بەردەوام لە خۆڕێخستنەوەدا بەردەوام هەوڵی ئەوەدا وەکو هێزێک خۆی بێتەوە و ژمارەیەکی زۆر تا ئێستاکە چەکداریان هەیە هەم لە عێراق و هەم لە سووریاش ئەوەش خەتەرە بۆ سەر ئەمنیەتی عێراق و سووریا ئەمنیەتی باشوور ڕۆژئاوای کوردستانیش لە هەمان کاتدا
بەپێی بەندی هەفتەم کە باز لە سلمی دووەلی دەکاتن داعش هەڕەشەی لەسەر سلمی دووەلیش بۆیە ئەمریکا بە دوای ئەوە دەگەڕێت بەردەوام تەقیمی هێزەکانی خۆی دەکات تەقیمی وەسعی داعش دەکات لە ناوچەکەدا. باش ئەگەر وابێ خۆ 900 سەربازی هەیە لەو هەموو هەرێمە بە تایبەتی شەریمی ئەمە باسی باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەکەین یان تەواوی سووریا 900 سەربازی ئەگەر وابێ خۆ شتێکی وا دەکات کە هێزەکان زیاد بکاتن ئەگەر ئەو هەموو هەڕەشە لەسەر ئەو وەزعە هەبێ. ئەمریکا هێزەکانی بۆ زیاد ناکە. ئەمریکا هاوپەیمانە لەگەر هێزەکانی سووریا دیموکرات لەگەر قەسەدا ئەوان لەسەر ئەرز هەن. ئەوە یەک. ئەمریکا ئەو 900 سەربازەی کە لەوێن زیاتر کاری ڕاهێنان و تەکنیکی دەکەن ئەوە خاڵێک و لە هەمان کاتدا ئەمریکا لە ڕێگەی هێزی ئاسمانیەوە گورزی خۆی لە داعش دەوەشێنیتن ئەوەش کاریگەری خۆی دەبێتن کەواتە ئەو 900 سەربازی ئەمریکا و هێزی کارایی ناوچەکەش کە قەسەدەیە ئەوانە ڕۆلی یەکلایکەرەوە دەبین لە شەڕەکان لەگەر داعشدا. کاک غەفور زۆر سوپاس. غەفور مەخموری نویسکار و چاودێری سیاسی ژاولێری بمەڕە بوو گەلکی سوپاس. زۆر سوپاس بۆ ئێوەش سوپاس. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. هەر نەها سەرۆکên پێنج پارتیên ئۆپۆزسیۆنê di mêzeya pêşxolîk da li Tirkiyê li navenda giştiya Partiya Saadetê de civin û tê pêşbînîkirin divê civînê da ew namzetê serokatiyê ji bo kêbirkiyê bi serok Recep Tayyip Erdogan ra eşkere bikin. Eyûb Demîr Peyamên dengê Amerîka li Enqerê niha li pêş navendê Partiya Saadetê û niha Rastewxwe jî bi mereya Eyûb Dembaş em çi ji vê civînê dizanin heta niha. داخل راستی سیاست ترکیه روژک دن ناگره جبوچ ایرو دو سروکن شهرداری یه انقره منصور یواشو اکرم اماموğlu یه استانبول چون پارتیا باش لگل مرال اکشنر هدیتن اکچیکرن و پیشنیار اکچیبربون yani pişti wîjî daxuyenek lê derê hat dibêjin ku dibê ku Meral Akşener îro ana li piş min vê derê da we civîn çêbibe ana serokê partiya Debayê Ali Babacan hate vê derê we li vê derê bicivin. Rastî li vê derê da tiştekî dikarim bêjim ku yani siyaseta Tirkiye êdî her ku diçe ber bi gurbuniyê ve diyar dike lê ana vê derê da Kemal Kılıçdaroğlu û serokên partiyên din jî we bên vê derê li vê derê we civîn çêbikin. îro li bendêne ku saat teqrîben 5 ew şevê dibe ku ewekê namzet diyar bikin ew jî Kemal Kılıçdaroğlu navê zêde derdikeve pêş. Baş derketina Partiya Baş sedemê wê sermeselan nerazî bû li ser mesela namzet ji bo serokatiyê. Helbet hêşta nehatiye ragihandin yani ew hewla vegerandina partiyê ji bo wê mêza digotinê şeşqolî niha pêşxoliye vegere bi mêza şeşqolî careke dî wê bi çi şertî be wê razî be li ser çûku wan têbînî hebûn li ser mesela namzetê serokatiyê tê çaverlekin ku Kemal Kılıçdaroğlu be. Dexil ji xwe Meral Akşener seroka Partiya Baş pêşniyar kiribû ku ji bo du şaredarên yê Enqerê Mansur Yavaş û yê İstanbolê Ekrem İmamoğlu bû. Lê di vê derê da Kılıçdaroğlu namzediya wî ji aliyê partiyên din ve hatibû pêşxistin yani derxistibûn pêş ji bo wî jî nakokiya wan di vê derê da dest pê kiribû. Lê îro em dibînin ku ew pênc partî jî dixwazin ku namzedê wan Kemal Kılıçdaroğlu serokê CHP Kemal Kılıçdaroğlu bibe ji bo wî jî di vî warî da gorankariyek diyar nabe. Lê tiştek dibêjin Meral Akşener pêşniyareka din aniye ew pêşniyar jî du şaredar yani Mansur Yavaş û Ekrem İmamoğlu bila bibin alîkarê serokkomar yani di vî warî da ana hin tiştene bana jî tiştên hê veber nîne lê tên qisekirin ji vî şundatir rewşeka taybet diyar dibe em çaverê dikin kengî ew ragihandin bêndan kengî ew tişt zelal be.
يعني لگوری کن آگاهی کتن دست ما انا میزا لوی داری مافوره که سور دیار دبه لوی داری کرسیه که داینن تقریبا ساعت 5 yani 2 saat şunda دوی کرسیه دا هم سروک پارتیا سعادتی Temel Karamollaoğlu هم جی نامزد کوبه دیاربکر کرن سروک CHP Kemal Kılıçdaroğlu ve livederi akaftine kebike pişti wiji dibejin ku yani analı peşya CHP ji amadakeriye mezin hene ve biçin livederi ji gotara xwe Diyarbakır. مدخواست ام بزانن روشا وان دورین کو ارتحش لیچی بویا نها چاوایا و چاوا او بری خود دنوان پیشهاتین سیاسیین ولاد او سیاست مدارین کو نها جبن چاوا بری خود دنوی روشا خلکی کو راستی ارتجی بونا. Rastı İro yani siyaset herçikas derke ve peşi andizanın ku de şeşe Şubat'ta erdece ku çebu bandoraka gelek neyini de ser tebayi Türkiye derkisiye peş siyaset medarcı cıfa diyar dikindi bejin ku rojava me rastı siyaset nine ana eşekeye karasetekeye lazım ku emligel wambın Jibovici rastı usa diyareku jukha dehevi mehedacı serok komarın Türkiye Recep Tayyip Erdoğan ve nakşa hilbijartın Diyarbakır de evedacı yani çalakin hilbijartın edacı usa diyareku ve revşa erteci anji mağduren kulüderi derketine peş ve zede derkeve peş. Ayub Demir peyamne dengi Amerika Ankara be marabu gelki spas. لدمي ياريك فوتبول يا قهرمانيا يعني تركيا ده يكشمي لبورصاي دي نيفبرا تيمين بورصا سبوري دا وآمد سبوري دا هوادارو پشتوانین توپاپی ین ترک ایرش کرن سر یاریزانین آمد سپوری اف نجارا یکیا ایرش لسر یاریزانو هوادارین آمد سپوری تی کرن و گلا کس وینا دیخن چارچوویا نحزیا نجادیدا علی فکری عشق یاریزانه که ورزشی فوتبولی بری بو و نویسکاره که کتبک لسر یعنی آمد سپوری نها او راست خوب مره سپاس که کیالی مدو خاص ام بزانن اف ایریش دو چاوا هات کرن او دکاوا چارچووی نجات پرستیه دا؟ هلبت اوت بشوره او ایریش که نجات پرستیه و براستی جی اف چیروک لچیروکا دو نابرا دو باجاره ne çiroka ABD u Bursa'ya, ev çiroka Kürda u Türkiye. Kürt, naxwazin destlatdariya xwe bi mer parve bikin û alavekî ku em rava xwe derdixin, alavekî pir masûm weke sporê, weke futbolê tehemûlî vê jî nakin. Doma êrîşa do, êrîşeke organize kiribû, ev ne tenê kar û barê Buluba Bursa Spor'e ev biryara bê devleteye çxwe bê vê biryarê tîma Bursa Spor'e kare çibike nikare tiştekî bike bela ku ev devlet van êrîşa meşru dibîne yani ev êrişê kulhan benî مدخواست از برسوا دولتی بزانم يعني تندو تيجيك ل يعني جهك الاستاديومك فوتبول شي دبا ايريش تكرن سر يعني هيك دولة شو تبيجا دولة شو برسوا دا يعني دبرسوا دولتنا يا فرمي اري دبي نا ام قبول ناكن ليه بوير قومي يعني ماتش نوت دقيقه وج دقيقه بيشي كش بوكو ve ev buer bikawme. Edwur de hezen evlekari hene hezen sportif eku karbin davil ve maçer binenji hene u kesit işteknekir hayak u ev maç kadiya u brasici gava kadiya jidevje bernadan. Yani divan salon u odeyen jeku futbolist cilu berge xalxwat kin luanji duardeji ایریش بردوام بود. بالا ایریش یعنی بو صدمه هندی کو یک شوانه بریندار ببون و مونه تشتک شوانه یک شوانه بیان نه yani oha brindariye ke gadari nine le brastiji polise wan u hezin evlekariye rast vaki kul jibine fakan eriş birin ser futbolisti bugotuna ve yarizanen Ahmet Spor'e. Yani kufşu bu ev tişteki organize yani bir yar danek u ve kurdara bejer aha hale ve eve. Yani
بله يعني یک غمگین دبل دمکی کو ترکیه ولات بگشتی راستی ارتجی دبو ویرانکاری دبو به هزاران به صد هزار خلق کتنا جر درد خرابه و ارتجی نهال یاریه که فوتبال بری چنده که مدی کو دیاری آویتن خلقی جبو کو جبو زاروین ارتجی لینها تونی توجی چه دبا که علی من دخواست از بزانم يعني اف رودانين تونتيجي لياريغا الاستاديوم دمي ياريان دا قالك جاري تشي دبن لتركيا وصل ديجي وند بيجن كوبتين اللي ديجي كردانو اللي ديجي تيمي كردان ديار آماد سپوری تشي دبا كي بكار راوسين وچما دوزك قانوني بون منافنا كنج بو ريوشوين بين قرتن حتى ريلوي ورا قرتن كم براستيجي تيمين كرداجي برفت الدين تيمين كرداجي نزل حقوقته نزل دادگاهين تركي ده الحقيقة ودقر اللي كاس بالك وانا نادا سرفانتشتا وبراستيجي اما زي جوارا بحثة شروكا كدو دريج بكم يعني اف مثلا نمثلا ايرويا يعني بيشتي نوتي وكا بليارا دولة ترك دزبان ستاديوم دا لحامبري كردا هيزك حاطن آوا كرين كيبه يعني مثلا ناوي نتني امبيجن آمد سبور به وان سبور حقاري سبور مش سبور آغري سبور يعني ناوي إيجا كيمه بكردي به وباجارين كرد به همان معاملة ليدكن ليه تشتك ودو بو دالي اتيكا سيبوري ده ناي قبول كرين لغوري قانونا وانجي دفياكو همان دمبلدست دويدا كده اف ماتش بداوي بهاتنا ليه نكرن يعني نتنا ونكرن امبيجن قصاصي نيار تركا يك بيك وني وان نشان دام بانكارتو درشماي وانجي نشان دام باشا كاكي علي زخازم زانتو نفيسكاريو تكتبك جي نفيسان ديال السر سبوري والسر اماد سبوريجي يعني تشري هنا كو يعني تعيبات داخواز بك كو او لدجيوانا افتو ديوانا بين راوساندن بنمونا لسر آسي جهاني لسر آسي اوروبا لسر آسي وانتي من كو تركيا تدا بجدار تبا بله كم يعني يك شغوه عمد سبورجي بورصة سبورجي اندامن وفاينه يعني او تنه ناد جريداي حقوق تركيا جريداي حقوق اوروبا شما البرسيارة من أبد شما تشتكي نايكرن اون يعني تشتكي ناكن او يعني كراسي وان تيجيات بن لسر آستي وان جهن يعني سازين سبوري كو تدا بجدار شما لور تشتكي داخواز ناكن اگر اون بيجن كو حكومة دولة تركيا ريل وانا نقرا وان تيجيان بله يعني ام دبر خوات الدين لتي سريل كيدي تي سريل ام بيجن لجنه فدراسيون تركي دي دبيتش بروفيسيونيل جزاء قرلو هي تسريل واند دي بلاكو راست اف بوير نمال ام بيجن قانون جزائيه اف بوير بيشي محطات قانون سبوريه الورد دي ايش قد ورده تمو دايم تيرت كرين ناي قبول كرين ات قد جهيني وفايجي ات ورده جي تاخذ جهيني كي ورده جيبو كنت انجام باش بالدست بقي دلي كنت بهيز بي بالي اوك بي نكو ام بيجما تشافي خو قلتي يا بكرتي اري عنا اگر او يارك وصا ماتش وصا لامدي ولا كرن بشتوانن تيما آمد وكارك وصابكن أزنا باورم أمنا وكوانن أمنا غوفن أمنا نجات برستن نجات برست بحستن بلاكم نجات برست بحسبن هوقا خوف دبن بالي علي فكري إيش يا ريزانا كي فوتبولي بري ونفيسكاري كتيبك لسر آمد سبوريم قال كي سباسياتتكن باس خوشتر قوات مجولة البجيد دیار گالریا لآمدی یک جوان آواهی نافداره کو ده ارتحجا ششی شباطی دا زرار دیتیا حکمتی بریار دایا کو باشین ماینی نینوی آواهی جی هلوشینا دا کو ارتحجین دا هاتی بتر زیانی نگهینا لی
ڕۆنیژوانین وان وێ ئاڤاهیە دەبێژن و دەستور نەهاتیە دان و ئەو تشتێن خۆش ئاڤاهیە دەرخن. خەدیجان فارقین پامێرا دەنگی ئەمریکا لە ئامادێ ئەف راپۆرت گەهاندیە. Li erdhêja şeşê Sebatê de li Amedê beşek ji apartmanên diyar galeryayê Herifê di nav du hefteyan de meytê 89 kesan ji bin gavilan hate derxistin. Ev avahî yekemîn mola Amedê bû ku sala 1995 de hatibû avakirin. Çar tebeqên jêrîn de sînema, şano, nivîsengehên fermî, ofîsên evokatan, televizyona Can TV û Gün TV hebûn. Li çar blokên galeryayê nêzî 250 jî xanî hebûn ji ber ku beşek jê Herifê bi lez û bez biryara xerakirina her sê blokê din jî hate derxistin. Rûnişvan dixwazin alavên xwe jê derxin. Bi rojan li dora galeryayê çalakiyan kirin, xwestin dengê xwe bidin bihîstin. Xwediyê xanî û dikana hingî bêçare ne hemû malê wan li wir maye. Ziyana wan zêde ye. Dibêjin ku dikin xwe bikuşin. Ji bo ku destûr nadin alavên xwe derxin. Dibêjin hemî jiyana wan di bin avahiyê de tune bibe. Rûnişvanê sîteyê bi daxuyaniyan dengê xwe bilind kirin, nobetê girtin. Roj da beriya çend mehan kurê xwe zewcandiye. Hemî mal û zînetê wan di xanî de mane. Ez viya naxwazim bêjim çiroya ku kepçe li daîra kurê min xistin, roya ku wê meqesê lê xist. Eger ku zariyê min li hinda min nebûna min xwe dişewitand. Ji heqsiziyê, ji çaresiziyê, çaresiz. Gerek em çaresiz nebin. Can TV yekemîn televizyon û radyoya taybetiya Amedê ye. Xwediyê Mehmet Dalgıç dibêje ew ne dixema alavandan e. Derdê wî arşîva wî a 30 salan e. Ev der ne tenê xanîne, ofîs û nivîsgehin, dikanin, dosya û arşîvê ewqatan heye. Bila nalet li alavan bê, em nedi xema wan dane. Lê arşîva min a 30 salan ya televizyonê di wir da ye. Jiyana min a 30 salan di wir da asê ma. Abdülkadir Aydın jî xwediyê sînemaya Yenişehirê ku xema wî jî arşîva wî ya mezin a 5 salan a fîlman e. 2014 de zatim li rast sîneman vekir. Ev sînemaya me tê de ma ev mekiye bi rastî em dixwazin ew 5 sal e arşîvê me tê de ne, fîlm tê de ne, ewraqê me tê de ne. Ewraqa em dixwazin derxin. Di galeryayê de klînîka veterîner jî hebû ku doza pisîk tê de asê mabûn. Ew bi operasyonek taybet hate rizgarkirin bi xêra kampênên medya civakî. Rûniştvan gazna dikin ku piştevaniya ji bo pisîkan kaçma ji bo rûniştvanên galeryayê jî nayê nîşandan. Rewşa pisîkan deng veda. Hemdê Xwedê ew rizgar kirin. Lê em dixwazin ji bo sedan xwediyê xanî û dikanan ev derfet bê naskirin. Em piştgirî dixwazin ku malê xwe ji wir derxin. Bi biryara lezgîn destûr hate dayên ji bo dikandaran ku dikarbin alavên sivik û biha ji dikanê xwe derxin. Lê rûniştvanên tebeqên jor jê mehrûman. Wê galeriya bi temamî were xerakirin. Xecican Farqîn, Dengê Amerîka, Amed. لە ئێران ئەو خوێندکارانەی بوون بە ئامانجی هێرشی ژەهرکردن دەڵێن ئەوان هەست بە دڵڕاوکێ و بێهێزی دەکەن بەو پێی تا ئێستا نەخۆشیە نانەسراوەکان لە چەند مانگی ڕابردوودا سەدان کچی قۆتابخانەیان گرتوتەوە. ئەو گرتە ڤیدیویانەی لە سوشیال میدیا بەڵاوکرانەوە دیار دەکەن کاتێک دایک و باوکیان لە قۆتابخانەکان کۆبوونەتەوە بۆ ئەوەی مناڵەکانیان ببەنە ماڵەوە و بەشێک لە خوێندکاران بە ئامبولۆسیانش بە پاس دەبرێنە نەخۆشخانەکان. بەرپرسانی ئێران دوژمنانی تاران بەو کارە تاوانبار دەکەن. یەکێک لە خوێندکاران دەڵێتن سڕبوونی زۆر تند لە جەستەمدا هەیە و بە هیچ شێوەیەک ناتوانم بە پێ بڕۆم. هەندێک لە چالاکی مافی ژنان پێیان وایە کە دەسەڵاتداران و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراق وەکو جاران داکۆکی لە ماف و ئازادیەکانی ژن ناکەن و لەگەڵ کرانەوەی کۆمەلگای کوردی بەرەو جیهاندا هێشتا پێشێلی مافی ژن دەکرێت. چەند ئەم بۆ چۆنە ڕاستە؟ خانم تارە حوسێن هاوسەرۆکی تەفگەری ئازادی لە سلێمانی ڕاستەخۆ لەگەڵماندایە. تارەخان زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. ئەم بۆ چۆنە ڕاستە؟ وڵاو لە ئێوە بینەرەکانتان زۆر سپاس بۆ ئێوەش بە ئەو دەرفەتە. لە ڕاستیە بە باوەڕی من ئەو بۆچوونە دروست وایە و هەندێک ڕەنگە من زیاتریش بڵێم لەوەی کە
ئەم هێزانەی کە دەسەڵاتدارن لە باشووری کوردستان خۆتان نەزانن چەند هێزێک یعنی دەسەڵات و حکومڕانی باشووری کوردستانیان بەدەستەوەیە کە نەک پێشتر باش بوون و ئێستا خراپترن بەڵکو ئەتوانین بڵێن پێشتر خراپ بوون ئێستا خراپترن باشیمان لە ئەم دەسەڵاتە بۆ دۆخی ژن بۆ باوەڕی بوون بە تواناکانی ژن و پێشخستنی مافی ژن و دۆخی ژن تارەخان هۆیەکان بەڵێ بە باوەڕی من هۆیەکان هۆی بنگەی مێژووی قۆڵن بەڕاستی و پێم وایە کە گرفتەکە لە عقلیەتدایە لە ذهنیەتدایە لە باوەڕیدایە من پێم وایە عقلیەتی کە حکومڕانی دەکات لە باشووری کوردستان عقلیەتی پیاوە هەڵبەتە پیاو بەمانە بایۆلۆژی و ڕێگەزیەکەی نا بەڵکو بەمانای ئەوەی کە ڕێگێکی دەسەڵاتداری سەرمایەداری ڕێگەزگەرایی لە خۆیدا کۆ کردوێتەوە بە سیستەمی کردووە کە ئەمە مەترسیەکی جدیە بەرامبەر بە هەبوونی ژن و مافی ژن و تواناکانی ژن و ئەم عقلیەتە بە باوەڕی من چاوەڕوانی ئەوەی لێ ناکرێت کە ینی دەرفە دروستتا بۆ ئەوەی کە ژنان ببن بە ئیرادەی خۆیان ینی مەبەستمەوەیە تەوەری ژن بەجیا باسەکەین هەڵبەتە بەڵام تەوەری دەسەڵات من پێم وایە کە ئەو دەسەڵاتە بۆ خۆی لەسەر بنگەی عقلیەتی دەسەڵاتداری پیاوسالاری وەکۆڵێ قاچی خۆیدا تەقاندووە لە سیستەمدا و بەو عقلیەتە ڕێگەزگەراییە پیاوسالاریە حکومڕانی دەکات لە چوارچێوەیەتەدا بە دڵنیایی مافی ژن بەدەستەبەر نابێت. ئێمە دەبینین لە هەندێک کۆمەلگا هەر چەندە کۆمەلگاکان تا ڕادەیەک دواکەوتون بەڵام دیسانەوە خانمان ژنان توانویانە ڕۆلی خۆیان ببینن بەڵام ئێستا دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم تارەخان ئێستا لەم کاتەدا مافەکانی ژن لە چیا دەبینڕێ و لە چ شوێنێکە لە چ بوارێکە مافەکانیان پێشێل دەکرێت؟ بەڵێ بە باوەڕی من کۆمەلگای کوردی لە هەزاران ساڵ پێش ئێستاوە هەتا ئەمڕۆ ژنی کورد هەمیشە ئەو عقلیەت و سیستەمە باوە دەسەڵاتداری قبوڵ نەکردەوە بە شێوەیەکی بەردەوام تێکۆشانی بەرامبەر کردووە بەرخۆدانی کردووە بەڵام لە شوێنێکدا سەرکەوتووە لە شوێنێکدا ماوە بەرامبەر بەو ذهنیەتە باڵادەستانە ڕەنگە نەیتوانیوێ سەرکەوتوو بێ ئەوەی کە لە دەڤەرەکەی ئێمەیە ئێستا هەیە من ئەگەر بە تایبەت باسی باشووری کوردستان بکەم کاک دەخیل بەڕاستی کۆمەڵکوژی ژنان بەڕێوە دەچێت و ئەوەی کە باسی پارتە سیاسیەکان نییە ئەوەی کە باسی ژنانی کە لە ینی پێگەی دەسەڵاتدا جێگەیان گرتووە باسی نییە باسی ئەم کۆمەڵکوژی ژنانە ینی ئێستا بە ناوی ناموسەوە ڕۆژانە ژنە بێ بە قوربانی مەبەست کۆمەڵکوژی ژنان مەبەست بە کۆمەڵکوژی ژنان چییە؟ ئەگەر بم بە کورتی ڕوونکەیتەوە چکە وشەیەکە هەموو ڕۆژێک ژن نەکوژرێت ینی تۆ دڵنیاتەکەمەوە کەم ڕۆژ هەیە کە ژن لەم باشووری کوردستانە نەکوژرێت ئەو داتایانەی کە دەسەڵات بڵاوێکاتەوە هیچ کاتێ جێگەی باوەڕ نین و ئەوە داتای حەقیقی نین کە لە هەرێمی کوردستان بڵاوە بێتەوە چونکە زۆرینەی ئەو قوربانیە ژنانە ناکەونە دەمی ڕاگەیاندنەکان و ناکەونە بەردەستی ڕێکخراوەکانی ژنان بەڵکو بە شێوەیەکی شاراوە دواتر داتایەکی ڕووکەشی نیشانی کۆمەلگا دەدرێت و بەرامبەر بەڕای گشتی ڕائگەیەندێ بەڵام لە ڕاستیە ڕۆژ نییە کە ژن نەکوژرێت کە ڕۆژ نەبێ ژن نەکوژرێت کەواتە ساڵانە قوربانیکی زۆر گەورەیە ئەمە کۆمەڵکوژی ئێستا لەسەر ژنان بەڕێوە ئەچێت بە ناوی ناموسەوە بە ناوی جیاجیاوە و ئەوەی کە لە بەرامبەر خۆی بەرپرسیارە بینێ بەڕاستی دەسەڵات نییە دەسەڵات هیچ کاتێک نەیاساکانی توانیوێتی لە خزمەتی مافەکانی ژندا بێ مافی ژن وەربگرێتەوە دەسەڵاتە دادوەرەکەی وەکوتم نە دەسەڵاتە سیاسیەکە کاری بۆ وەرگرتنەوەی مافی ژنانی قوربانی نەکردەوە کاری بۆ پێشگرتن بە کوشتنی ژنان نەکردووە. باشە ئەم دەسەڵاتدارانە ئەبێ پابەندی چی بن بۆ ئەوەی مافەکانیان مافی ژن بپارێزرێ یان ئازادیەکانی ژن مسۆگەر بکرێ با یاسا بە گۆڕینی بەرنامەکانیان چۆن دەکرێت؟ بەڵێ هەڵبەتە بەر لەوەی کە ئێمە چاوەڕوانیمان لە دەسەڵاتە بێ من وەکو خۆم ژنێکم باوەڕم بەوە نییە کە دەسەڵات بتوانێت خزمەتکە بەڵکو ژنانی خاوەن ئیرادەن ژنانی پێشەنگن دەبێ خۆیان ڕێکبکەن هەڵبەتە دۆخی ئێستای ئەم ناوچەیە پێویستی بە ژنانێکە کە پشتیان لە دەسەڵات و بەرژەوەندی کەسی بێ و ڕوویان لە کۆمەلگا و پرسەکانی ژن بێت پێویستمان جارێ بەم ژنانە هەیە کە پێشەنگایەتی بکەن و بەر لە هەر شتێک کار بۆ زهنیت گۆڕانکاری زهنیت بکەن چونکە من پێم وایە کێشەی ئێمە کێشەی زهنیە لە کەسێتی دەسەڵاتدارەوە بگرێت تاکتێکی ئاسایی کۆمەلگا مافەکانی ژن چەند بەڕەوا ئەبینێەوە لە ڕووی زهنیەوە چەند باوەڕی بە هەبوونی ژن و هاوسەنگی ڕەگەزی هەیە لە هەموو سێکتەرە جیاوازەکانە ئێمە بیرمان نەچێت کە باسی کۆمەڵکوژی ژنانەکەم لە بواری کۆمەڵایەتیدا ئێمە لە بواری سیاسیشدا
ژنان بە هەموو شێوەیەک مافەکانیان پێشێر کراوە و ڕێگری ئەکرێ لە ژنانێکی کە خاوەن ئیرادەی ئازادن پێشنگایەتی بکەن بەڵکو بە پێچەوانەوە بەداخەوە ژنانێک کە بەداخەوە ئەڵێم کە ڕەنگە بۆ من ئەمە وتنێکی سەخت بێ بەڵام ژنانێک ڕەنگە هەبن تەنها وەکو وتم وەکو عقلیەت پیاوێک بن بەڵام هیچکێکی بەسەرەوە یان پیاوێک بێ بەڵام پچێکی درێژی هەبێ کە بە باوەڕی من ئەمانە ناتوانن نوێنەرایەتی ئیرادەی ئازادی ژن بکەن نە لە سیاسەت و نە لە یاسا و نە لە پێگەی بڕیاردان بەڵام ئێستا کاتەکە زۆر ڕەخساوەوە زۆر باش ڕەخساوە بۆ خانمان بۆ ئەوەی کە ئەوانەی خاوەن ئیرادەن کارێک بکەن بۆ دابینکردنی مافەکانی خۆیان و ئازادیەکانی خۆیان بە تایبەتیش لەم کاتێک کە سۆشیال میدیا یارمەتی دەرەکە هەموو کۆمەلگا نەک تەنها کۆمەلگای کوردی هەموو کۆمەلگەکان کراوە بن بۆ یەکتر و بۆ بەرەو جیهانی ڕۆژئاوا و پێشکەوتوو وەنیە بەدڵنیایەوە کاک دەخیل بەدڵنیایەوە من هاوڕێ بەڕێستم ئێستا بەڕاستی ئازادی ژن پێویستی بەسەر لە نوێ پێناسەکردنەوەی هەیە پێویستی بە دیدێکی قوڵی زانستی فەلسەفی ئیدۆلۆژی کۆمەڵایەتی هەیە پێویستە هەر چالاکوانێکی ژن هەر ژنێکی کە لە بواری تێکۆشانی ژندا چالاکیەکات بۆ خۆی سۆسیۆلۆگێک بێ بۆ خۆی کۆمەڵاتێک بێت کە بزانێت پرسەکانی کۆمەلگا چییە بۆ چۆن ئاڕاستی بۆ بیرمان ئەو دیدە کۆنا لە شۆڕشی ژنجیان ئازادیدا وەکڵێت تێپەڕێنراوە ڕخنەکراوە ئەمڕۆ تارەخان کاتەکە زیاتر دەرفەتم پێ نادا خانم تارە حسێن هاوسەرۆکی تەفگەری ئازادی لە سلێمانی لەگەڵمان بوو زۆر سوپاس. فیلمی چانتای سوور کورتە فیلمێکی سینەماکاری بە ئەسڵ ئێرانی سیرۆس ناشوا دەکا 12 ئەم مانگا لە ئاهەنگی خەڵاتی ئۆسکاردا بەشداری لە کێبرکی وەرگرتنی خەڵاتی ئۆسکار دەکاتن. دەرهێنەر و ئەستێرەکەی ئەم فیلمە بە دەنگی ئەمریکا دەڵێن فیلمەکە ئاوەڕێک دەداتە چارەنووسی ژنێکی گەنج کە خەبات دەکاتن بۆ دیارکردنی داهاتووی خۆی. What is in your luggage? کەچەکە 16 ساڵی بجەنتەی خۆی سۆر و هەمی تشتێن وێ تێدەنە ji ئیرانê digihite firokexaneya Luxemburg da ku şî bi salamekê bikit ku qet nedîtiye. Li dîv carenivîsa xwe diçe bi hilgirtina desmala serê xwe şêweya jiyana kevin red dikit. Derhênerê fîlmî Sîrûs Neşfet dibêjit fîlm ne li ser dijberîkirina serpoşê ye lê li dijî pîvanên civakê ne ku zelam biryar didin jin çi li xwe bikin û dihin rewşan de hevjîniyê digelkê bikin. Ev tê wê wateyê ku tu mafê jinê nîne û mêr bihêzin. Ew di nav firokexanê de bi tinê ye û ditirse û winda bûye û li dîv wî zelamî digerit ku qewle şî pê bikit. Ew wek zindaneke hundirîne ji bo wê. Ji ber vê yekê min biryar da ku lenzên anamorfîk bi kar bînim da ku em nîşan bidin cihê wê mezin e. Her ku em cihê wê mezintir nîşan bidin, bêtir tenêbûna wê xuya dike. Aktera fîlmî Newal Awad Fransî ye û ji binemaleyekî ya Bakûra Efrîqayê. Ez kengî dikarim bigihim azadiya xwe bi taybetî dema tu ji ricêmekî hatbî ku jinan tepeser diket mebesta vî fîlmî ew e ku ev e demek e ku ez bi xwe helbijêrim. Derhênerê Biregez Îranî dibêjit ev fîlme berî tepeserî û hêrişên hovaneyên rejêma Îranê dijî xwepêşanderên jin hat çêkirin. Dema me ev film çê dikir hêdî hêdî ev yek li Îranê çê dibû. Xelk dihatin û ji min re digotin te çawa ev hemû tişt dizanî. Min dixwest bêjim ev ji bo we nû ye lê me her tim dizanî. Newal dibêjit fîlm li gorî bûyerên rast bi ramantir bûye. دو سالان پشتی چێکردنا فیلمی مەلسەروێ بihîst li dawiyê ew pitir ji bo min û bû me giring bû. Ez bêjim ev filme niha heye ji ber ku gelek bitirse tu ji ber bîr û bawerên xwe bêye kuştin û bikeviye ber hêrişan. Niha derhêner ekter û kesên dinyên Hollywoodê li benda Oscarê ne dema ku fîlmê bi navê Canteyê Sor wê di 12 Adarê de bikeve pêşbirkê di gel 4 fîlmên dinyên helbijartî ji bo baştirîn fîlmên action. Raporta Mike O'Sullivan, Helen Sandy, dengê Amerika.
لکەمپا پەنابەرن ڕۆهنگا لە باشووری ڕۆژهەڵاتی بەنگەلادێشی دوو یەکشەمی ئاگر بە 2000 خیڤەتên پەنابەرا کە نزیکی 12000 کەس بێ مالمانە. کۆمیسیۆنا پەنابەران یا بەنگەلادێشی گوت شەوات ئێوارێ بە کەمپا ژمارە 11 یا ئوکوت و باڵانگۆیە کەت کو یەک ji mezintرین کەمپên پەنابەرانە لە سەرانسەری جیهانی هەری کێم 35 مزگەفت و 21 ناوەندên fêrbûna پەنابەران jî wêran bûne lê derbarê kuştî û birîndaran tê agahî nehatine ragihandin. Serokê Ukrayna Volodymyr Zelenskî dibêje ku hêzên Kîev dê şerekî biêş û dijwar de ne li herêma Rojhilatê Donbasê ku şerên germ û giran li bajarokê Baxmûtê berdewam in. Zelenskî di gotara xwe ya şevê da got ez dixwazim bi taybetî bejnaxwe li ber lehengî hêz û berxwedana leşkerên Ukraynî ku li Donbasê şer dikin bitewînim. Wî her wesa got ew yek ji şerên herî dijwar e biêş û bi zehmetî ye. Çend mehin Baxmût ku bûye navenda şerên dijwar de heman demê da ku leşkerên Ukraynayê yên ku li bajêr li ber xwe didin rastî fişara zêde ya leşkerên Rûsî tên ku çend tê û nêzîkî kelha sereka ya Rojhilata bajar dibin. لەگەڵ ئەوەی هێزەکانی رووسیا بانگەشی ئەوە دەکەن کە گەماروی باخموتیان داوە هێزە چەکدارەکانی ئۆکرانیا ڕایانگەیاندووە کە شەڕێکی ئێجگار سەخت لە ناو شارە گەماردراوەکە و لە قەراغ ناوچەکەدا بەڕێوە دەچێت. باخموت چەند مانێکە ڕوبەڕووی شەڕێکی چربۆتەوە. سەربازانی رووسیا و ژمارەیەکی زۆری بەکرێگیراوەکانیان لە هێزی گروپی تایبەتی واگنەر تا دێت لە دەواازەی سەرەکی ڕۆژهەڵاتی شارەکە نزیک دەبنەوە. هێزە هێرشبەرەکانی رووسیا وا هەڵدێن ئەوان هەوڵ دەدەن داوا لە سوپای ئۆکراینە بکەن باخموت بەجێ بهێڵن تا ئێمە دەست لە بەرگریکردن لە شارەکە هەڵگرین. ئەوان بەو هیوایان شارەکە بەبێ زیانێکی گەورە بەدەست بێنن بەڵام ئەوان خەڵکێکی زۆریان لەدەست داوە. ئەو کارە ساتا هەر دەبێت ڕوبەڕووی گروپی واگنێر و سوپای رووسیا بێتەوە. لەگەڵ بەردەوامبوونی شەڕەکەش دانیشتوانی ناوچەکە کە بەجێیان نێشتووە و هێشتا لە هێڵی پێشەوە دەژین لە ناو تۆپبارانی بەردەوامدا خەبات بۆمانەوەیان دەکەن. هێنا دیمازیبا دانیشتوانی ناوچەکە و ناتالیا ئیشکۆڤای هاوسەری لە شارۆچکەکەدا ماونەتەوە کە تەڕادەیەکی زۆر وێران بووە. ئیشکۆڤا بە ئەژانسی ئەسۆشیێتد پرێسی وت کێشەی خۆراکیان هەیە. کێشەی خۆراک هەیە ماگانە تەنها یەکجار خواردنی مرۆیمان پێدەدرێت کارەبا و ئاو و غاز نییە. داردەسووتێنین کە هیچ نەبێت گەرمان بکاتەوە. مازی پاژڕوونی کردەوە بە ناچاری خەریکی کۆکردنەوەی دارن. لە خوددا دەپاڕێمەوە هەموو ئەوانەی لێرە ماونەتەوە لە ژیاندا بمێنن. لەگەڵ پەرسەندنی شەڕەکە هێشتا ڕوون نەبووتەوە چ چارە نووسێک چاڕوانی شارەکە دەکات. چەند ڕێکخراوێکی سەر بە نەتەوەی گرتۆکان هەوڵ دەدەن خەڵقی لە ناوچەی شەڕەکە بجۆزنەوە. ئشکۆڤا بە هیوایە هەمووان بەرگەی ئەم شەڕە بگرن. شایان پاشا بۆ راپۆرتی میتیسلاف چیرنۆڤ دانی ئەمریکا واشنگتن. زریانێکی بەهێز و کوشندە لەم درەنگە زستانەدا سەرانسەری ئەمریکا گرتوتە بەر. زریانی وەرزیزستانەی بەهێز دای بەلای کەم لە 37 ویلایەتی ئەمریکا و بووە مایی بە فەربارینی چڕ و بای وێرانکەر و هەروەها جێژەڵوکەی کاولکار لە سەرانسەری وڵات و ستونەکانی کارەبایی بە زەویدادا و کارەبای لە پتر لە 1 ملیۆن کەس لە میشیگن بڕی ئەو کارەی خاتوستەیسی ناچار کرد خۆراکی نێ و ئامێری ساردکەرەوەکەی فڕێ بدات. ئێمە جەنەڕیتەرمان نییە و چەند ڕۆژێک لەمەوبەر ئامێری ساردکەرەوەکەمان پڕ لە خواردن و سەوزە و میوە کرد. هەروەها فرێزەرێکەشم پڕ کرد لە خواردنی دیکە. ئێمە بۆ 4 ڕۆژ لێرە نەبووین و کە هاتینەوە ناچار بووین بەهۆی نەبوونی کارەباوە هەموو ئەو خۆراکانە فڕێ بدەین. لە سەرانسەری ناوچەی باشووری ئەمریکا بەلای کەم 17 جێژەڵوکە بە توندی دای لە کنتاکی لە شاری بۆلینگرین بای بەهێز ئەم ستونە لە ناوەڕاستدای چەماندەوە لەو کاتەی بەسەر ئۆتۆمبیلێکدا دەکەوتە خوارەوە بەڵام خۆشبەختانە کەس بریندار نەبوو. لە جەفەرسن تاون بای بەهێز کوژاندنەوەی ئەم ئاگرەی لە ناوەندێکی فرۆشتنی ئۆتۆمبیل کەوتەوە سەخت و دژوار کرد. وا پێدەچێت زیانە گەورەکان لە دار و درەخت و هێڵی کارەبا و ستونەکانی کەوت بێت. کاتێک مەسەلەکە دێتە سەر کارەبا چاکردنەوەیان بۆ چەند ڕۆژێک دەخایانێت.
لە ویلایەتی تەنسی ئەفسەرێکی پاسەوانی شارەیەک بەوەی کەوتنی ئەم درەختەوە لە نێو ئۆتۆمبیلەکەیدا گیری خوارد. لە کالیفۆرنیا دانیشتوانی ناوچەی سان بێرناردینۆ پێویستیان بەو پەری یارمەتی بەهاناچوون هەیە. هەتا ڕادەیەک ئەمە بەسەر هاتەکەی نەک هەرتەنها لێرە لە ناوچەی کرێستلاین بەڵکو بۆ دانیشتوانی کۆمەلگاکانی هاوسێش دانیشتوانی ناوچەکانی دیکە هەوڵ دەدەن یارمەتی هاوسەکانیان بدەن و بەفرەکە لابدەن بێنە دەرەوە تەنانەت کەسانی نامۆ بە کۆمەلگاکەمان بۆ ئەو مەبەستە هاوکاریەکەن. ئەم ژن و پیاوە یەک کاتژمێر و 20 خولەک لە ماڵەکەیانەوە بە پێ ڕۆیشتن بۆ ئەوەی خواردن بکڕن. کلیساکەمان لێرە کۆ دەبێتەوە بۆ ئەوەی ئامادەبوانی دەست بە لابردنی بەفرەکە بکەن و خەڵک بێنە دەرەوە. بەڵام من ناتوانم ئەو کارە بکەم چونکە من خۆم سەرگەرمی لابردنی بەفری ماڵەکەی خۆمم. کاربەدەستان دان بۆ دادەنێن ئەوان بۆ ئەم دۆخە ئامادە نەبوون. یەکەیەکی گاردی نیشتیمانی ئەمریکا داوا کرا بۆ ئەوەی یارمەتی خێزانەکان بدەن لەو دەمەی خۆراک و پێداویستەکانیان و لە بندێت بۆ چەک سیڤەرتسن سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. خلمتکار ناوە کاتێک گوتن ji bo kesên xwebex ku li piştî cejnan li Laliş Perezgeha Êziyan ya Pîroz dest bi karê xwe dikin ji bo paqijkirina wê perezgehê. Kawa Umer çûbû seredana wan. Ev xilmetkarên Lalişa Noranî ne û her heftiyê rojekê bi dehan xwir dihêne vîcihî û xizmetê dikin. Her car ji devereka êzdiyan ew dihên. لێ زۆربەی جاران ji deverdariya başîk û behzanê ew dihên. Carê li destpêkê ew gêskên xwe durist dikin û helbet ev gêske ji siruştên derdorê Laliş dihête amadekirin û dora ew dest bi paqijkirina vî cihî dikin. Her ji destpêkê heta dawiyê û di berdewamin heta roj avad bît. أف خدمتكار هو وقت سلطان شيخادي وهطانوكا المالا شيخادي حاضر من اللالشة نوراني ذي خدمتت كان أف خدمتت تكرين وقت طوعي سر يعني حساب أخو دعمك تشتك بوانينا هر كسكي بيت اتكتخير ذي خدمتهم رفقت باوري عمدا جرفك تشتكي مقدسة جبوفي مالي چنگو چو آلات كهربائي كيرنات استعمل كان الفي مالي مرج نینە ئەو ئێزدیên bi karê xilmetê rad bin, mirît yan feqîr yan pîr bin. Merc ew e bi cil û bergên xilmetkara karê xwe bikin û bê cêwazî karê xwe encam bidin. مرجن وخدمة ديارين هر إنسانك إزدي أتكارت بيت نافرزت خدمة كارية دا الشيخ بت بير بت مريد بت تمه عندك وقت تتطالع نوراني دا يبيجر بت بسر وسيمان خو يبيجر بت بجلو بركين خو إجبر كودا كو روشك الجوانب دتا وخدمته هر جي كيفن دا پاقشکرنا لالشا نورانی خدمتکاران دکرو به برانبر ده آین ازدیان دا افکاره گلکی پیروزه و لوما هر هفته جمارک زحف قسطا وی جهید کن جبو خلمته. کاو عمر دنگ امریکا پرزدگها لالش. لی فلوریدا زلامبک جه قضایک اتومبیلی هات رزگار کرن اتومبیلاوی ورگراو کت آویجی لی پشتی کو سمارتفون آوی هی پیوندی راستوخه به پولیسان کر او هات رزگار کرن. لەم تەمتومانی شەوەدا مۆبایلەکەی بەهانای خاوەنەکەی وەچوو. ئاخر شۆفێرەکە ڕێرن ئۆتۆمبیلەکەی دەگۆرە و دەکەوێتە گۆمانێکەوە لە ئۆتۆمبیلەکەشیدا گیرە خوارد. مۆبایلەکەی دەستی فریاد ڕەسەکە بووە. یاریدەدەری بەڕێوەبەری پۆلیسی ناوچەی مارتن لە ویلایەتی فلۆریدا ڕزگارکردنی شۆفێرەکە ڕادەگەێنێت. پەیوەندێکی ئۆتۆماتیکی لە مۆبایلێکی زیرەکەەوە پێمان گەیشتووە و تێدا هاتووە کە شۆفێری ئۆتۆمبیلەکە کە خاوەنی مۆبایلەکەیە تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و شوێنی ڕووداوەکەشی پێڕاگەیاندوین. بەو هۆکارە تیمەکانمان ڕوویان لە شوێنەکە کردووە. ئەم پەیوەندیە ئۆتۆماتیکی مۆبایلەکەیە کە خاوەنەکەی لە نێو ئەو ئۆتۆمبیلەکەیدا گیری خواردووە و پەیوەندیەکەی کردووە. شوێنی ڕووداوەکەشی بە پۆلیس ڕاگەیاندووە. ئێمە لە هەمان تەکنۆلۆژیاوە چەندین زەنجی ساختەمان پێدەگات کە چوینەتە شوێنی ڕووداوەکە هیچ شتێک نەبووە.
مۆبایلەکە شتێکی دەستنیشان کردووە کە ڕووداوێک ڕوویداوە و شتێکی ئاسایی نییە. شۆفیرەکە تەنیا بووە و مۆبایلەکەشی نوخبی ئاوەکە بووە. دواتر کەسەکە ڕزگاری بوو. بیر لەوە بکەوە لە نیوە شەودا ئۆتۆمبیلەکەت بکەوێتە ئاوێکەوە و خۆشت گیر بخۆیت. فریاد ڕاستەکە تەکنۆلۆژیاکە بووە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. ئەڤە قازانجەکە دیە تەکنۆلۆژیایان و بیڤیا دەمن خۆش هاتە سڵەهی بگەینێ کارشاد و بەختەوەر بن و دەم باش.